ڕۆناڵدۆ مێژووی نووسیە و ئینگلتەراش جادووی لێکرا و کوڕواتیاش بە زەحمەت بردیەوە و کۆلۆمبیاش چووە قۆناغی سیودوو. پورتوگال و ئۆزباکستان کاتژمێر 8 شەو یاریان هەبوو. پورتوگال بە 5 گۆڵی بێ بەرامبەر لە ئۆزباکستانی بردە و دۆن بە پیاوی یاریەکە دیاری کرا. دوێنێ شەو کریستیانۆ ڕۆناڵدۆ لە بەرامبەر ئۆزباکستان مێژوو خۆی نووسیە و بۆ یەکەم یاریزان لە تەمەنی 41 ساڵیدا لە 6 مۆندیال گۆڵ تۆمار بکات. ئینگلتەرا و غانا کاتژمێر 11 شەو یاریان کرد و بە یەکسانبوون کۆتایی هات و بێلێنگهام بە پیاوی یاریەکە دەستنیشان کرا. جادوگەرەکەی غانا هەڕەشەی لە هاریکەین دەکرد و دەیگوت نەفرین لێ دەکەم. دوای یاریەکەش قسەی کرد و گوتی پێشتر وتبووم ئینگلتەرا ناباتەوە. هەواڵێکی ناخۆش دایکی دیدیشام کۆچی دوایی کرد و ڕاهێنەرەکە کەمپی هەڵبژاردەی فەڕەنسای لە ئەمریکا جێهێشت و گەڕایە وڵاتەکەی بۆ پرسەکە. کاتژمێر 2 بەرەبەیان یاری کرواتیا و پەنەما هەبوو. کرواتیا بە گۆڵێکی بێ بەرامبەر لە پەنەمای بردە و لۆکا مۆدریچی ژیاری ژمارە 200 هەڵبژاردەکەی کرد. توانانەقی نێردراوی 964 لە ویلایەتی نیوجەرسی بەجلی تایبەتەوە لە ژێر باراندا هەواڵەکانی مۆندیالی دەگواستەوە. ئەم بەرەبەیانە کاتژمێر 5 کۆلۆمبیا و کۆنگۆی دیموکرات یاریان هەبوو. کۆلۆمبیا بە گۆڵێکی دانیال مۆنیستوانی سەرکەوتن بەدەست بێنێت و سەرکەوێ بۆ قۆناغی سیودوو. هەر سەبارەت بە یاریەکەی کۆنگۆ و کۆلۆمبیا مایکل نکۆکە ناسرا بە لوموبا هاندەرە جیاوازەکەی کۆنگۆ گەشتە مەکسیک و لە یاری نێوان کۆنگۆ و کۆلۆمبیا ئامادە بوو.